بڵاوبوونەوەی راپۆرتەکەی NRT لەسەر ئەو هاوڵاتیەی کفری کە بەهۆی دزینی شیر و دایبیەوە بە 11 ساڵ زیندانی سزا درابوو، کاردانەوەی هاوڵاتیانی هەرێمی بەدوای خۆی داهێنا. راپۆرتەکە هەرزوو تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی و چەندین کەسیش کەمپینیان لە دژی بڕیاری دادگای تیاڵچوونەوەی تاوانەکانی کەرکووک گەرمیان ڕاگەیاند. یەکێک لە کەمپینەکانیش کەمپینی پارەی قوتووی شیری منداڵان بگەڕێننەوە کە بەشێک لە هاوڵاتیانی کفری لەو ڕێیەوە ناڕازاییان لە دژی ئەو بڕیارەی دادگا دەربڕی. نەڵسیم بە خۆپێشاندانێ بەشکە بگەیەتە هەموو بەرپرسەکان بتوان ئەو کابرا ئازادکەن بە زوودترین کە ئەو بوو ماوەی ساڵێکە سژنە تەنها لەبەر ئەوەی چووە شیر و حەفازەی دزیوە بۆ مناڵەکەی شیر و حەفازە ئەوە نایارێ ئەوە ساڵێکە سژنە کۆتایی پێبێرن و ئافیکەن و بابێتە ناو ماڵ و مناڵەکانی. هەڵوێستمان ئەوەیە بەردەوامە بین لە خۆپیشاندان، بەردەوامە بین لەوەی کە کەمپین ڕاگەێنین، داوا ئەەکەین لە دادگا بە بڕیارەکەی دابشێتەوە و حکمی ئێمە ناڵین ئەو پیاوە تاوانبار نییە، بەڵێ تاوانبارە، بەڵام حکومەکەی بە گوێرەی قەزیەکەی نییە. ئەم هاوڵاتیە فەرمانبەری شارەوانی کفری بووە و دانی بەوە ناوە کە 14 جار دزی کردووە و سەرجەمیان بۆ شیر و دایبی منداڵەکەی بووە. ئەم هاوڵاتیە یەکێکە لەو خاوەن مارکێتانەی کە چەند جارێک لەلایەن ئەو کەسەوە دزی لێکراوە. ئەو دەڵێت سەرجەم دزیەکانی ئەو هاوڵاتیە تەنها شیر و دایبی بووە، هەرچەندە لە خەزیێنەی مارکێتەکەدا پارە هەبووە بەڵام دەستی بۆ نەبردووە. وەڵا دوکانەکە هەموو شتێکی تیا بوو، مارکێت بوو، زۆری حەفازە و شیریە برد، هەر هاتەناوە بەس حەفازە و شیریە بردووە ڕووی پاری تیان بەس دەستکاری ناکرد ناچێت لای دەخیلەکە بەسە چیە شیر و حەفازەکەی بردووە ڕووی. بەڵێ من یەکەم دەخۆ لێ خۆشم زانیم کابرایەکە خاوەن مناڵە کابرایەکی فەخیرەتر لەبەرەوە وازمدا لێ هەر یەکەم جەلسە ئافم کرد. من هاوڵاتیە سزا دراوەکە ساڵێک بەر لە ئێستا لەلایەن پۆلیسی کفریەوە دەستگیر کرا. لەو ساڵەدا بەوتەی کەسوکارەکەی ڕێگەیان پێ نەدراوە سەردانی بکەن. سەرۆکی ژووری پارێزەرانی کفری دەڵێت دادوەر دەیتوانی ڕەچاوی دۆخی ئەو هاوڵاتیە بکات، دەشتوانرێت داوای پێداچوونەوە بە بڕیارەکەی دادگا بکرێت. محکمە ئەیتوانی ڕەفە بەکاربێنێ بەرامبەر ئەو هاوڵاتیە چونکە قەزیەکەی هێندە گران نییە، بە پێی مادەی 132 فەقرەی سێ دەیتوانی ئەو عقوبە بکاتە حەبسی بەسیط بە مەرجێ لە 6 مانگ کەمتر نەبێت، چونکە نەسی قانونیمانە لێ مادەی 132 باسی ئەو مۆزوعەکە. ئێستا ئەو ئەتوانێت تەمیزی ئەو حکومە بکرێتەوە لە خلال مانگێکە. کاردانەوەی هاوڵاتیان لەسەر دۆسەی ئەم هاوڵاتیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دادگا لە هەرێمی کوردستان چەندین دۆسەی گەورەی بەکراوی بەجێ هێشتووە و بڕیاری کۆتایی لەسەر نەداون و تۆمەتبارەکانیشی دەستگیر نەکراون. ئارام بەختیار، NRT کفری.